لەبارەی ئەم کارانەی کە کابینەی نوێم کردوێتی بە تایبەت لەو کەرتەدا کە تۆمارکردنی کۆمپانیای زیاتر و کارگەی زیاتر ڕاستە لەلایەکی دیکەەوە هەندێک لە کارگەکان بەهۆی نەبوونی خزمەتگوزارەکانیان خۆیان نەچوونەتەوە بەلای کارەکانیانە کارەکانیان وەستاوە، بەڵام لەلایەکی دیکەوە کۆمپانیای گەورە کۆمپانیای بیانی هاتوونەتە هەرێمی کوردستان کار دەکەن. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە و بۆی کە بزانین ئایا ڕێژەی کۆمپانیەکان لە ئێستا و ڕاپردوودا چۆنە و کارەکانیان چییە، ئێمە میوانداری بەڕێز پشتیوانوەرتیمان کردووە کە بەڕێوەبەری تۆماری کۆمپانیای بیانی و ناوخۆیەکانیشە لە هەولێر. بەڕێز پشتیوان بەخێر هاتیوم، کاتت باش. زۆر سپاس، کاتێوەش باش. زۆر سپاس. ئامارەکانمان بینی دەریەخەن کە لە ماوەی 4 ساڵەدا چەند کۆمپانیا تۆمار کراوە و چەند کارگەش ڕەزامەندی دراوە بەکردنەوەیان. ئایام ئامارانە بەراورد بە پێشووتر چۆنە؟ زیادی کردووە یاخود لە ئاستێکی جێگیرایە؟ سەرەتا زۆر سپاس. سەبارەت بە تۆماری کۆمپانیەکان ئێمە بەڕێوەبەراتێکی ئێمە تایبەتە بەو کۆمپانیانەی کە لە سنووری پارێزگای هەولێر تۆمار دەکرین و ساڵانە ڕێژەکان بەڕاستی لە گۆڕاندا بووە، هەرچەندە لە ساڵی 2020 بەهۆی ئەو کەرنتین و ڤایرۆسی بەڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا ژمارەکان تۆزێک کەمی کرد، بەڵام ساڵ بە ساڵ ژمارەکان لە گۆڕاندا بۆ زیادی کردووە. تەنانەت ئەگەر وەکو نمونە بهێنمەوە لە 6 مانگی ڕابردوو زیاتر لە 800 کۆمپانیای ناوخۆیی لە شاری هەولێر لە سنووری پارێزگای هەولێر و بەڕێوەبەراتێکی ئێمە تۆمار کراون و 16 کۆمپانیای بەغداد، ئەوانێک کە ئێمە پێڵێن لقی بەغدا کە لە شاری بەغداد تۆمارن لقیان لە هەولێر کردوێتەوە و 18 کۆمپانیای نوێش وەکو لقی بیانی کە وڵاتی جیاوازی تێدایە لقیان لە شاری هەولێر کردوێتەوە. لە پێش 2019 یعنی عەدەدێکی باش ساڵانە کۆمپانیادا دەمەزرا، بەڵام بەهۆی ئەو کێشەدارایی و مەشاکلانەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆ ڕێژەکان لە دابەزیندا بوو، بەڵام لە دوای لە ساڵی 2019 زیاتر لە 1000 کۆمپانیا خۆماڵی لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کراوە. لە ساڵی 2020 بەهۆی ئەو ڕێکارەتوندانی گیرایە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا تۆمارەکان کەمی کرد بۆ زیاتر کەمتر لە 800 کۆمپانیا 800 کۆمپانیای خۆماڵی، بەڵام هەرچەندە ڕێژەیەکی باشیش لە کۆمپانیای بیانی تۆمارکرد لەو ساڵەدا کە ژمارەیان 27 لقی کۆمپانیا لەو ساڵی کە کۆرۆنا بوو لە ساڵی 2020 کە زیاتر ڕێکارەکان کەوتە ساڵی 2020ەوە و 13 کۆمپانیا تریشکە لقی کۆمپانیای بەغدا بوو لە خۆی لە شاری هەولێر کردوێتەوە. داتایەکان ڕاستە لە ئەو داتایە بەزی هەولێرە، بەڵام ئەمە بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی دۆکمانەیە، بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی سلێمانیشمانەیە، هەرچەندە زۆرینەی کۆمپانیەکان نزیک 2 لە سەرسەی ئەو کۆمپانیە کە تۆمار کراون لە سنووری پارێزگای هەولێرن، بەڵام لێش ساڵانە ڕێژەیەکی باش کۆمپانیا نوێ تۆمار دەکرێت. باشە. بەڕێز پشتیوان، ئەو تۆمارکردنی ئەو کۆمپانیانە بە ئێمە هەرجا لە ئامارەکان باسەکەین کە چەند کۆمپانیا تۆمار کراوە، سوودیان چییە؟ ئەمە گرنگە، کارەکانیان چییە؟ چ کاریگەریەکیان هەیە لەسەر بوژانەوەی ئابووری؟ ئەکید کاریگەریەکی زۆر باشی دەوێت لەسەر بوژانەوەی ئابووری. هەر کۆمپانیە کە دادەمەزرێت چەندین هەلی کار دەڕخسێنێ بۆ ئەو کەسانی کە بێکارن کە بە دوای کاردا دەگەڕێن و ئەگەر بەراورد بکەی بەو کەسانی کە لە کەرتی گشتی کار دەکەن، خەڵکێکی زۆر زیاتر لەوە لە کەرتی تایبەت کار دەکەن کە بەشێکی زۆری لەو کۆمپانیانە کار دەکەن کە بە شێوەیەکی فەرمی تۆمارکراون لە ئێمە. باشە. زۆر جارە بیستین کە کۆمپانیا هەیە وازی لە کارەکەی هێناوە، ڕای کردووە، ڕۆیشتووە مەپوچبوونی خۆی ڕاگەێنێ. ئێوە لە کاتی پاکتاوکردنی کۆمپانیەکان چیتان کردووە؟ ئەو کۆمپانیانە چۆنە، بەکوێ گەیشتون؟ پرسیارێکی جوانە. زۆر جار دەپرسن چۆن 21,000 و ئەوەندە کۆمپانیایە لە سنووری پارێزگای هەولێر تۆمارە. ئەو بە دایرەیەکی بچووک بە 50-60 مۆزەف چۆن نەتوانێت ئیدارەی ئەو هەموو مامەڵە ئەو هەموو شەریکاتە ساڵانە نوێکردنەوە و گۆڕانکاری شەریکات و پێدانی تەئید و ڕاستاندنی بۆکرێت. دەمێت چەندین زاری ژووتومانە ئەو 21,000 کۆمپانیا زیاتر لە نیوەی دەتوانم بڵێم کە ساڵانە نوێکردنەوەی بۆ ناکەن. خەڵکانێک کۆمپانیەکەی تۆمار کردووە ئەوە بەزی هێشتووە، هەیە ڕەنگە کەسی خۆشمان هەیە کە خەڵکی هەرێمی کوردستانە چەندین کۆمپانیای خۆی بەزێشت و بەڵام کۆمپانیایکی نوێی دەکاتەوە، یان چەندین کۆمپانیای بەناوی زیاتر لە کۆمپانیا یان زیاتر بەناوێتی و ساڵانە نوێی ناکاتەوە، نایە سەردانی ئێمە بکە کە پێشکەشکردنی پاکانەی دەستەبەری کۆمەڵایەتیە، پاکانەی باجە، دروستکردنی میزانی ساڵانەیە، پشتگیری پارێزەر ژمێریارە پێشکەشی بکە بۆی دۆسێکی بۆ نوێ بکەینەوە. بۆی بەشێک لەو کۆمپانیانە کە دەتوانم بڵێم زیاتر لە نیوێ هەرچەندە داتایەکی دەقیقمان لا نییە،
لەبەرەوەی سیستەمێکی گشتگیری ئەلکترۆنیمانیە لە دایرەکەمان کە بتوان بڵێن چەند کۆمپانیا نوێ کراوەتەوە چەند نوێ باشە با لێرە پرسیارەوە لێ بکەم پۆرتاڵی ئەلکترۆنی هات بۆ تۆمارکردنی کۆمپانیەکان ئەمە چ کاریگەریەکیە بووە لەسەر و کۆمپانیا ئەو پۆرتاڵە ئەوە یەکەکە لە دەستکەوتەکانی کابینەی نوێم کە بەو دوایانە کەوتە کار لە بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان و بەڕێوەبەرایەتی کۆمپانیای پارێزگاکان ئەو پۆرتاڵێکی گرنگە بەڕاستی گشتگیرە بەڵام لە سەرەتادایە لەیەکی شەشەوە ئێمە دەست بەکار بووین لەو پۆرتاڵە تەواوی زانیاریەکان و ڕێنماییەکان و کاراسانیەکانی تێدا بەرجەستە کراوە هەرچەندە چەند خەلەلێکی ئێستا تیمێک لە بەڕێوەبەرایەتی گشتی و لە فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری لە سەرخەتن و ڕۆژانەکاری لەسەرەکەن دەیانێت هەموو ئەو حکوومەت دیدگای وایە کە کاری بازرگانی بە ئەلکترۆنی بکرێ دەستی بگا بە داتایەکی حەقیقی یەک لەو کارانەی کە لەو سیستەمە دەکرێت سیستەمی ناساننەوەیە ڕەنگە لە ساڵانی داهاتوو ئێمە بتوانین پێت بڵێن چەند کۆمپانیا لەو 21,000 کۆمپانیای لە هەولێر تۆمارە نوێ کراوەتەوە چەندی ئەکتیڤە چەندی ئەکتیڤ نیە دوای ئێستا هیچ ئامارێکتان لایە لەسەرەوەی ئەو کۆمپانیانەی کە ئەکتیڤن بە فعلی کارەکەن ئیشەکەن چالاکن بەڵام هەنێک کۆمپانیاش هەیە کەسەکە دامەزرێنەوە ئەی کاتەوە بەڵام دواتر هەر تەنها ناوەکەی تۆمار کردو تەواویتر وازی لێنێ یعنی بە فعلی لاتانە چەند کۆمپانیای ئێستا چالاکن هەروە گوتم لەبەرەوەی سیستەمێکی ئەلکترۆنی گشتگیرمان نییە کە کامل بێت من بە دوو کلیک بتوانم پێت بڵێم کە چەند کۆمپانیای چالاکمانێ چەندی کە چالاک نییە نوێ ناکرێتەوە بەڵام هەروە گوتم ڕەنگە نزیکەی نوێی ئەو کۆمپانیانێک کە لە شاری هەولێر کە 21,422 کۆمپانیا بە لقی کۆمپیانیە و بیانی و خۆماڵی و لقی بەغدا تۆمارە نیوەی دەتوانم بڵێم ساڵانە نوێ دەکرێتەوە و کاری لەسەر دەکرێت ئەوەکانی تر شەرتیژنی ئەوەی کە بەلای مندانێ ساڵان نوێ نکاتەوەمانە ئەوە کە ئیژ ناکە چەندین شەریکەمانی پرۆژەیەکی کار لە پرۆژەکەی خۆیەکە بەس پێویستی بە ئێمە نەبووە بە ڕاستاندنی پەراو یان بە پشتگیرێک یان گۆڕانکاری لە شە کۆمپانیەکەی خۆ بکە کە بێ سەردانی بکە هەرچەندە شتێکی باش نیە پێمان باشە کۆمپانیەکان کە بەو پێیکە لە قانونی شەریکات لە چەند بڕگە هاتیە کە لە کاتێک کۆنووسی ساڵانەی دەکا میزانەی پێشکەش دەکا و پلانی ساڵانە پێشکەش دەکا پێمان پێشە سەردان بکەن لۆی ڕوبەڕووی سزای یاسایی نەبێت باشە ئەمە پێشم بڵێ دوای سزاکەیان چیە گەرنیان کرد بەڵام پێشەوە ئەو سیستمەی کە بە ئەلکترۆنی کردنەکە باشە پۆرتاڵێکی بە ئەلکترۆنی کردنە ئەتوانن ئێوە بڵێنیتر لەم کێشە و گیرروگرفتانە نەجاتتانە بێ دەگەرەوە بە تەواوەتی جێبەجێکراوە هەموو کۆمپانیەکان لەوێت تۆمارکران لە قۆناغی یەکەمدا ئێستا بە شێوەیەکی 100% تۆماری ناوی بازرگانی و تۆماری کۆمپانیەکان بە کۆمپانیای خۆماڵی و کۆمپانیا بیانی لەو پۆرتاڵە تۆمار دەکرێن داتایەکی دقیقە و زۆر بە ئاسانی دەتوانی دەست بە داتای دروست بگە و بەشی دووەمی ناسانەوەی کۆمپانیەکانی پێدەڵێن ئەو کۆمپانیا کە پێشتر تۆمارکراون کە لەو سیستەمە نین تەنها ناوەکەیان داخلی ئەو سیستەمە کراوە ئێمە ناسانەوەیان بۆ ئۆکەین دوایکەوەی کە ناسانەوەی بۆکرا لە قۆناغی دووەم هەتا پرۆسی ئیدیت گۆڕانکاری لەو زانیارێنی کە ئێمەش داخلی دەکەین بەرجەستە دەپێ ئەو کاتی بەدڵنیاییەوە داتای زۆر دقیق دەتوانین بخەینەوە باشە بەڕێز پشتیوانەیە و کەسانەی کارڕۆن کۆمپانیەکان گرنگی پێنان یا خود نایەنوەکو باست کرد چه سزایەکیان هەیە چیان لەگەڵاکەن چ ڕێو شوێنێکیان لەگەڵاگر نەبەر بخۆی لە قانونی شەریکات چەندین بڕگە و مادەهاتیە کە باسی سزادانی ئەو کەسانە دەکات کە پابەن نابن کە کۆمپانیان هەیە نوێ ناکەنەوە پلانی ساڵاندانێن بودجەی پێشکەش ناکەنەوە ئەو تۆمارانێک کە پێویستە کۆمپانی هەوی ئامادەی ناکەن بەڵام لە سەرەتای دامەزراندنی بەڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان و حکوومەتیش هەوڵی نەداوە زیاتر تیشت بخاتە سەر ئەوەی سزای ئەو کەسانە بدا کە پابەن نابن هەوڵی داوە زیاتر کار ئاسانی بکرێت لەوەی خەڵکانی کە کاری بازرگانیەکەن بێن بە شێوەیەکی فەرمی خۆیان تۆمار بکەن لۆی بتوانێت هەم ڕسومات بدەن و تۆمار بکرێن لە بەڕێوەبەرایەتیەکانی باج لە فەرمانگەکانی دەستەبەری کۆمەڵایەتی و لە دەوائیرەکانی تریش بە فەرمی بناسێنێت لە ساڵانی ڕابردوو چەندین کەسە بوو کەوەکو شەخص تیزارەتی گەورەی دەکرد ئیشی گواستنەوەی دەکرد هەموو کارێکی بازرگانی دەکرد بێ ئەوەی کە هیچ لێ شوێنی خۆی تۆمار بکە وەکو خۆی و کەسێک بوو مامەڵی دەکرد بەڵام حکوومەت هەوڵیدا ئەو شتا و ڕێکارانە ئەو تیزارەتانە ڕێک بخاتەوە لە ڕێی بە شێوەیەکی فەرمی تۆمارکردنی کۆمپانیا و کار ئاسانی زۆر کرالوی خەڵک بێ بە ئاسانی هەڵبەت ئەمانە هەمووی پێویستی بە یاسا و بە مادەی تایبەت هەیە ئێوە چیتان کردو بە تایبەت لە ماوەی ئەم 4 ساڵی کابینەی نوێمدا چی یاسایەک هەموار کراوەتەوە وەکو دەستکەوتێک بۆ ئەم سەردەمە یاخود ئەم کاتی کە ئێوە کارەکانتان کردووە وەکو یەک لە دەستکەوتەکان لە
کە لە ساڵی ڕابردووەوەی هەمواری یاسای بازرگانی بوو لە پێش هەمواری ئەو یاسایە تۆماری ناوی بازرگانی و تۆمارنامەی بازرگانی لە یەکێتی ژوورە بازرگانەکان و ژووری بازرگانی پارێزگاکان بوو کە چەند ڕێکارێکی تۆند هەبوو خەڵکێکی زۆر گلەی لەسەرەوە بوو کە نەی دەتوانی ناوی بازرگانی خۆی تۆمار بکە لەبەرەوەی ڕێکاری زۆر تون گیرا بوو بەر ناوی زۆر هەتا زۆرش لێک نزیک نەبان نەدەدرا و چەندین ناویشە بوو کە ڕێ پێێنرا بدرێ بەڵام دوای هەمواری ناوی بازرگانی ئێمە لە وەزارەتی بازرگانی و بەڕێبەتی گشتی تۆماری کۆمپانیەکان هەوڵماندا چەند ڕێنمایەکمان دەرکرد لۆی کار ئاسانی زیاتر بکرێ ئەو کۆد و بەندە زۆرانی کە هەیە لەسەر تۆماری ناوی بازرگانی لای بدەین لۆی خەڵک بە ئاسانتر بتوانی ناوێک تۆمار بکە تەسەوڕ کە لە ساڵی نوێ ئێمە لە بەڕێبەتی گشتی تۆماری کۆمپانیەکان تۆمار ناوی بازرگانیمان وەرتووە ناوی بازرگانیش هەر لای ئێمە تۆمار دەکرێت پێشتر بەمان کابرانی دەتوانی ناوێک تۆمار بکات لەبەر هەر ناوێک تەقدیمی دەکرد یان هەبوو یان شەبیهی هەبوو یان چەند ڕێکارێک دانرابوو کە ئەو ناوانە دەیانگۆ نابێ بدرێ بەڵام ئێمە هەوڵماندا ئەو کۆد و بەندانەمان سو کورد و بەشێکی زۆرمان لادا زۆر بە ئاسانتر کابرا دەتوانێت ناوی خۆی تۆمار بکە هەر ناوێکی بازرگانی کە بێ بە مەرجێک ئەو ناو تۆمار نەبێ و شەبیهی زۆر نزیک لەو نەبێ و چەندین زۆری تریشە و بۆ پیتی ناوی کۆمپانیا کە بە شێوی پیتی ئینگلیزی بێ یاوەتە بە ژمارە بێ یان ژمارە و پیت بێ کەەوە کاراسانیی زۆر کراوە بۆ خەڵک زۆر بە ئاسانی ئەوەی کە کێشەی ناوێکێ دەتوانێت ناو بۆ خۆی اختیار بکە و لەو مەرحەلە کاتێکی زۆری بۆ بگەڕێتەوە باشە بەڕێز پشتیوانوەرتی بەڕێوەبەری تۆماری کۆمپانیای بیانی و ناوخۆیەکان لە هەولێر لەگەڵمان بوو زۆر سپاس زۆر سپاس بۆ یۆش